هەڵوێستمان دەبیتن چ بە دروستکردنی خۆپیشاندانەشی بی یانیش بە هەر شتێکی تکەی پێویست بی یان مانگرتن بی و دوایێ داکم و زندانەکانی کە سەر بە تەوگەرینە تەوگەر چالەکانی چ بووە وایە چالەکانی چی بووە تەوگەر چالەکانی دژی تۆپبارانکردنی سنوورەکانی هەرێمی کوردستان بووە وەلامان کاتدا چالەکانی دژی دەستگیرکردنی ئۆزەلانی بووە لێرە پرسیارێک ئایا دەسەڵاتدارانی باشوور لەگەر تۆپبارانکردنی سنوورەکان هەنا یان لەگەر دەستگیرکردنی ئۆزەلانینە ئەگەر لەگەر دەستگیرکردنی ئۆزەلان و تۆپبارانکردنی سنوورەکان نینە لەبەر چالاوانانی تەوگەری ئازایی دەگرن خۆ چالاوان لەوە زیاتر شەشکیان نەکردیە تەوگەر ئەوان سەر بە تەوگەرن تەوگەری ئازادی تەوگەری ئازادی دەزانن دەبی لەمەوە بەدووە لە بۆ زندانەکان چ بکەن ئەمەش وەکو خۆم وەکو نووسەرێکی ئازاد هەر شتێک پێویست بی لە بۆ هەر نەکە لە بۆ دایکم لە بۆ هەموو زندانیان و لە بۆ هەر ئازادی خوازێک دەستدرێژی بکرێتە سەری ئامادەم ئەنجام بدەم و هەڵوێستم هەبێتن لێرەوە دەمەوێت شعرێک پێشکەشی هەموو پێشکەشی دایکم و زندانەکانیش بکەم ئەگەر دەسەرهاتی پیرەدارێ من پیرەدارێ دەناسم چەندەها ساڵ بێ ئاوژیە چەندەها ساڵ بێ ئاسمان و بێ ئەستێرە و هەتاوژیە ڕووی دەکردە هەر وڵاتێ تەورەکان لێی دەبوونە دێو پەنجیان لێ هەردەشەقاند بە دوای دەکەوتن چێو بە چێو تاوای لێهات لە پەرزگا و لە بتخانەش جێی نەبۆوە لە ئۆتۆپیای ئەو جیهان و ئەم جیهانەش جێی نەبۆوە ڕۆژ هات و چوو دار سەوز بوو دار گەڵای کرددار ئەستور بوو لەسەر پەیمان و بەڵێنی ئاشتی خوازانە هەر سوور بوو ڕۆژهات و چوو دار تێپەڕی لە گرد و زورگ و شاخ و چیا سەدان هێلانەی لە خۆگرد لەسەر دورگێ ناو دەریا کەچی جێگای لەوێن دەریش لە جێی بولبولێ تەنگتر بوو دەوروبەری لە ناو کونی چۆلەکێ بێڕەنگتر بوو ئێستا هەندە گەورە بووە دارستان سوزدەی بۆ دەبا ڕۆژ خۆی دەچێتە باوەشی و ئاسمان ئەستێرەی بۆ دەبا